دادگایەکی فەڕەنسی خاوەنی تابلۆیەکی کاریکاتێری بە 10,000 یۆرۆ سزادا، ئەوەش لە دوای ئەوەی سەرۆکی فەڕەنسا ئیمانوێل ماکرۆنی بە هیتلەر چواندبوو. دادگای شاری تۆڵۆن بە تۆمەتی خواستی ئاشکرا بۆ ئازاردان سزای هونەرمەندی فەڕەنسی میشێل ئەنجی فلۆریدا بە 10,000 یۆرۆ. ئەو بڕیارە شەپۆلێک ناڕەزایی لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا بەدیهێنا. لەو بارەوە فلۆری خاوەنی تابلۆکە لە تویتێکدا ڕایگەیاند سەرۆک زۆر خێرایە لە بەرگری ئازادی بیرڕادا، جگە لەو کاتانەی کە تایبەتە بە کەسایەتی خۆیەوە. لە تەمووزی ڕابردوودا فلۆری لە شارەکانی فار تۆڵۆن و سین سۆرمیر تابلۆیەکی بڵاو کردەوە کە ماکرۆنی بە هیتلەر چواندبوو، چونکە کارمەندانی تەندروستی ناچار کردبوو بە وەرگرتنی پێکوتەی کۆڕۆنا. لە ژێر تابلۆکەدا نووسی بووی ملکەج بە و پێکوتە وەربگرە، دواتریش نووسی بووی شەرم بکە. ناوبراو 350 تابلۆی لەو جۆرەی هەڵواسی بوو. لەسەر ئەوە داواکاری گشتی لە تۆڵۆن بێرنار مارشال لێکۆڵینەوەیەکی کردووە بە تۆمەتی بێڕێزی لە شوێنە گشتیەکاندا. پێشتر فلۆری لەسەر سکاڵاکەی سەرۆک نووسی بووی لە ماکرۆنیا دەتوانیت گاڵتە و بێڕێزی بێسنوور بە پێغەمبەر بکەیت، بەڵام کەمترین نیشاندانی سەرۆک وەکو دیکتاتۆر تاوانە. ئەوە یەکەم جار نییە سەرۆکی فەڕەنسا خۆی دەکاتە پێوەری پیرۆزیەکانی ئازادی بیرروڕا و نابێت کەس باسی بکات. ساڵی پار لە کاتی سەردانی بۆ بەیروت لە بەردەمی کامێراکانی میدیادا بە توندی ڕەخنەی لە ڕۆژنامەنووس جۆرج ماڵبێرنۆی پەیامنێری ڕۆژنامەی لۆڤیگارۆی فەڕەنسی کرد کە لە وتارێکدا ئاماژەی با کۆبوونەوەی ماکرۆن لەگەڵ کوتلەی پەرلەمانی حیزبوڵای لوبنان کردبوو. ماکرۆن ویستبووی ئەو باسە بەنهێنی بمێنێتەوە، بەڵام ڕۆژنامەنووسەکەی لۆڤیگارۆ ئاشکرای کردبوو. ماکرۆن بە تووڕەییەوە پێیوت ئەوە کارێکی نابەرپرسانەیە، کارێکی ترسناکە و ناپیشەیانەیە. خاوەنی تابلۆکە پێشتر نووسی بووی ماکرۆن تەنیا نییە لەوەدا کە سکاڵای لەسەر تۆمار کردووە، بەڵکو پارتی کۆماری بۆ پێشەوەش کە ماکرۆن سەرۆکاتی دەکات سکاڵای لەسەر تۆمار کردووە. دواتر وتبووی ماکرۆن وێنەی بێڕێزی بە محەممەد پێغەمبەری ئیسلام بە ئازادی بیرروڕا لە قەڵم دەدات، بەڵام کاتێک خۆی وەکو دیکتاتۆر نیشان دەدرێت دۆخەکە دەگۆڕێت. ئەگەر پێشتر بانگەشەی بەرگری لە مافەکانی مرۆڤ لە ژێر سێبەری تاوەری ئیڤڵدا زۆر کەس و کۆمەڵی لە جیهاندا چاواشە کردبێت، ئەوە لە ئێستادا پێشێلکاریەکانی مافی مرۆڤ و مافی هاوڵاتی بوون بە جۆرێک بە یاسا پێشێل دەکرێن. ئەستەمە چیتر پاریس بتوانێت لەو بارەوە ئامۆژگاری پێشکەشی وڵاتانی جیهان بکات، بە تایبەتی بێڕێزی ئەو وڵاتە بەرامبەر پیرۆزیەکانی ئیسلام و هەڕەشەی لە مافە سەرەتاییەکانی موسڵمانان لە پۆشینی بەرگ و مافی پەرستن و تەنانەت ناونانی مناڵەکانیان و خواردنی حەڵاڵیشان بە ناوی پاراستنی باکانی کۆماری فەڕەنساوە کەوتۆتە بەر هێرشی ڕاستڕەوانەی زۆرینەی پارتەکانی ئەو وڵاتە. دۆخەکە بۆ ئاستە گەیشتووە کە ئیمانوێل ماکرۆن و پارتەکەی بۆ دژاتی ئیسلام و مسلمانان پێشبڕکێ لەگەڵ جان ماری لۆپان و پارتەکەیدا دەکەن کە دوجار ماکرۆن لە پێناوی دەستکەوتێکی کاتی هەڵبژاردندا زیانی کەمەشکێن لە بەرژەوەندیەکانی لەگەڵ جیهانی ئیسلامیدا دەدات. Un petit coup. Oula, 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 oula. Viens là.